مام خالید دانیشتووی گەڕەکی ژیانە. 2 مانگە 1 دڵۆپ ئاو لە بۆری ماڵەکەی نەهاتۆتە دەرەوە بۆیە ناچارە ئاو بکڕێت. ناوەڵە دەرنانی ئەم بەخۆم تەقاعدی پێشمەرگەیمە هیچی بینم. تانچی بە چەند دەکڕنەوە؟ 15,000 دوو تانچی دوو بەعاتی ناوەڵە ڕۆژانە نییە ڕۆژێک ناڕۆژێک بەرێوەڵە 100 جاری لە باش چارێکی دوونی مەهەندسا پێرە چ بدەرێن دەری دە 4 پێ 6 وەرنەوێن دەری هەتا غەتاسان لۆ بگۆڕن ئێلۆ بابا ئەتی مهندسی دە بنووسە کاکە ئار و حسابیان ئەوەیە وەیەوە نییە ئەوەی ناکەن. ساڵانە لە وەرزی گەرمادا بەشێک لە گەڕەکەکانی هەولێر دووچاری کەم ئاوی دەبنەوە. دانیشتوانی ئەو گەڕەکانە لە شوێنەکانی دیکە یان بە تانکەر ئاو دەکڕن. ئەو تەنکەر بچوم کڕیم باتەوە ئەم ڕۆژە تەنکەرێکی بکڕم چم تەنکەرەکەم کڕیە بیرمانە گەسمە دەشی لە دەشە پڕی دەکەم ئەگە نەچم لە عەدالەکەم بەربەرەکەم پڕی دەکەم. یانی تۆ ئەگەر ئاوت نەمێنێ بچی لە دەشتێ پڕی هەموو ڕۆژە دێنم هەر هەموو ڕۆژە دێنم ڕۆژە 2 قڵسێقلان دێنی زەحمەت نییە کورکا لە زەحمەتی کاکە هیچ دەکەی ئارۆنە مێژەنە بێ ئاوین بە قورئان لەو بارەی ئەگە ئەوانە قیتەک سەعاتێک نیو سەعاتێکم دەنی ئاو نییە بە قورئان ئۆتا بخۆ عەوساوە ڕوو دەبی ئاوکم بە عەوسەی دانەکردیا ئۆتا هەسپەکەم دانایەوە بە مەزەیەک ئەو قورئانە هەموو وەیە ئەرۆ ئەو قورئانە ئاوی نایە زۆر عەزابمان هەیە و ئەمە تاقەتی ڕۆیشتنێم نییە دوونێ بوو پێرێ بوو 3 زاران لەو هەڕەدەی چوومە خوارێ چوومە مارەشی ئاومان بداتێ بە هەر 3 زاران لە ناوەندی ڕێیەک لە گەڕانەوەی لە ناوەندی ڕێ دانیشتم تاقەتم نەبوو بەسەر هەورازەکەی بکەوم بێمەوە مارێ خۆم ئەوە ئارمانە. دانیشتوانی ئەم گەڕەکانە بۆ دابینکردنی ئاو لە بیر و پرۆژەکانی ئیفراس بێئومێد بوون. ئیدارەی هەولێر چاوی لەوەیە لە ڕێگەی پرۆژەی فریاگوزاری خێراوە ئەم گەڕەکانە لە توینوێتی ڕزگار بکات. بەڵام ئەم ساڵیش چاوەڕێ دەکرێت پاییزی ئەم ساڵ تەواو بکرێت و هاوین ئاو ناگەێنێت بەم گەڕەکانە. ئەوەی ئێستا ئەمە تارگەتی حکوومەتی هەرێمی کوردستان بوو سنووری شارەوانی 4 و 5 و 6 بوو لەگەڵ بنەسڵاوە و دارەت و منتەقەی سەرکارێز و مامزاوە و قەتەوی و باغڵ و منارە ئەوانە لەو هاوینەی خلاص بن و لە مانجی 11 سنووری بەلەدەی 2 3 من ضمنها بەحرکە و گرجۆتیار و مەسێویران و ئەوانش ئیشاڵڵا لە شاوێس و پیرزین لە مانجی 11 تەواو بن. پرۆژەی ئاوی فریاگوزاری خێرا ئەگەر تەواو بکرێت دەتوانێت لە کاتژمێرێکدا 20,000 مەتر سێجا ئاو بگوازێتەوە و ئاو دەگەیەنێت بە 80 گەڕەکی شاری هەولێر. کاروان حەمە ساڵح، زوومی هەولێر.